بەڵێ ئەم کاتتان باش میلەرانی عزیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کورد کاناڵ لە پارکی سامی عەبدوڕەحمان سەر لە نوێ دەرفەتێکم بۆ خەڵقا هەم وەکو خۆم هەم ئێوەی بینەری ئازیز لەگەڵ یەکێک لە لێکۆڵەر توێژەر وانەوە لەو بەڕێزەی کە خەم دەخوات بە دۆزینەوەی ئەو بەڵگانە وا لێماون کراوە ناوێکی ئاشنایە لە بواری مێژوودا مێژوێک کە ڕاستەقینە بێلانی کەمتر باسکراوە بەڵام بەرهەقیەکەی بۆ دەگەڕێتەوە هی خۆمانە. سۆران حەمەڕەش مامۆستا سۆران حەمەڕەش ساڵگارێکە خەریکە ماندوو دەبێت بۆ سپیکردن و دۆزینەوەی ئەو بەڵگانەوە تۆزاویێن یان دزراون لە نوێترین بەرهەمی کە حتمما ئاگادارن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باس لە کەسایەتیەکی فرەڕەحەندی کردووە ئەمە ئاسان نییە. سڵتان سەلاحەدین ئەیوبی سەلاحەدین ئەیوبی کێیە؟ تەنیا ڕەچاڵەکەگەی کە کوردە تەواوە یان نەخێر ماتەوەزەی تێدایە بۆ ئێمەی کورد. ئەمانە ئەتوانێت پرسیار بێت لەگەڵ پرسیارەکانی دیکەش کە هەوڵم داوە بگەڕم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەی وا بوو ئێوە پرسیارم من ئەم دەرفەتە نەسیم بووە لە خزمەتی بەڕێزیان بپرسم لە نوێترین کتێبی کە حتمما بینیتانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان عنوانەکەی ئەمەیە سەلاحەدین ئەیوبی سۆفیەکی کورد و مێژوێکی دزراو. بێڕێ سڵاو و حەمەت خۆشحاڵم گەیشتمەوە خزمەتت مامۆستا ماندوژ نەبی خۆشحاڵم کاتت ناگرم دەزانم ئیشی دیکە هەیە دەمەوێت بپرسم ناوەکە سەرنوڕاکێش بوو سەلاحەدین ئەیوبی سۆفی بوو سۆفیەکی کورد بوو یان جەنگاوەر بوو سڵتان بوو اینجا مێژوێکی دزراو لە دوو بەشە باسیکە سەرەتا بۆ نووسیدە سۆفیەکی کورد کاگەلی من پێم وایە کۆی مێژووی کورد مێژوویی دزراو کۆی مێژووی کورد لەبەرەوە ئەبێ هەچ لایەنێکی مێژووی کورد دەگری بە سەرەتا کار لەسەرەوە کەوی جا من هەر لە بەرگەکەیەوە گە سەرنج بی نازەم بینەرانی بینن حتمما دوای ئەمە بە من هەر لە خۆمە میوانەیە نەکراوە سەلاحەدین ڕەنگی زەرد بەسەر سنگیەوە خۆی و بە تۆماری کەسێ کە هاوسەردەمێتی لە بڵین کە بەچای خۆی بی وەک ئیمادی ئیسفەهانی و ئەوانەی ئەوە ئەوروپیەکان زیاتر ئەو تۆمارە کابراکە ناوی ویلیەمی سوورە خەڵکی شاڵی سووری لوبنانە بەس ئەوروپیە ببنەچە ئەوە سەلاحەدینی بینیوە ئەمە لە جلەکانی و باسەکەم ئاڵاکەی ئەمە ئاڵای سەلاحەدینە ئەمە بۆیە ئەمەم کرد سەرەتا جارێ ئەم ڕەنگە ڕەشەی کە کراوە بەبەری سەلاحەدینە بۆی بزانی سەلاحەدین ڕوخسارەکەشیمان لێ دزراوە سەلاحەدین ڕەنگی ڕەشی لەبەر نەکردو ڕەنگی ڕەش ڕەنگێکی سیاسی بۆ وەختە عەباسیەکان ڕەش بوون ئەمان زەرد بوون و فاتمیەکان سەوز بوون ڕەنگ هێمایەکی سیاسی هەبوو لە سەردەمیکۆ لەبەرەوە گرنگە ئەمانە بگەڕێنینەوە بۆ شتەکان جا بەمێمە سەرەوەی سۆفیەکی کورد سەلاحەدین سۆفی بووە سۆفی بۆ بەمانای لە خەڵوەتی سۆفیا لە ئەڵلقەی سۆفیگەریە دانیشتووە و بناغی دەوڵەتەکەی کە منەمە ئەمە بێنمەوە ئارا بناغی دەوڵەتەکەی بناغێکی سۆفیگەریە ینی ئەمان لە هەر شوێنێکن خانەقاکەنەوە هەموو خانەقای مزگەوتە بەس هەموو مزگەوتی خانەقا نییە ئەمە زۆر گرنگە خانەقا بەرجێکی کوردی ئیسلامی جیاوازە لە عەرەب خانەقا ناکاتەوە ئەسکەی لە کوردستانە خانەقاکان بڵێ خانەقا ڕۆحێکی کوردیە سەلاحەدین پێشەوەی دەوڵەتەکەشی دروستکە باوکی کە چۆتە قەڵایەکی ئێشتا بڵین وەکو کاری کردووە بۆ زەنگیەکان کە چۆتە بەعلەبەر یەکسەر خانەقای نەجمیەی کردوەوە کە خۆی ناوی نەجمجا ئەمە زۆر گرنگە ئێمە ئەبێ ئەو خوێندنەوە بکەین دەوڵەتەکەی لەسەر بناغی سۆفیزم دروستکرا سەلاحەدین دەوڵەتێکی سۆفیە و خۆشی و کەسایەتی ئەیبینی لە وەختێکە کە ژنە خاچەڵگرەکانیان بۆ لای ئەگرین لەگەڵیان ناگری ئیمپراتۆرێکی جیهانی بگریت ئەمە ڕۆحێکی کاتێکی کۆچی دوایژی کرد بە هەژاری پێم وابێ سەری ناو بەڵێ ئەمە دۆکمنت باسیەوەکە کە کاتێکە کۆچی دوایی کردووە بە هەژاری ینی ئەژاری هەژار نابەزەڵێ لە قاسەکەیە پارە نەبووە بۆ کە سڵتانیش بەڵێ بۆ خەرجی ئینەکە ئەمە تۆماری هەیە جا ئەمێن سەلاحەدین سۆفیەکی کووردە بۆیە ینی لە بە کەمێک ڕاشکاوانە باس بکەین سەلاحەدین ئەو کەسایەتیە کە هەم لایەنگری خۆی هەیە هەم کۆمەڵێک کەس کە کەسانی دڵسۆژیت گلەمەند و دڵمەندن دێ ئەم دڵمەندیە لەوانە بگەڕین کە سەلاحەدین شەخسیەتی کەسایەتی کاریزمایەکی کورد لەشکەرەکەیژی کورد بووە بوو خۆت باشتر زانی کۆی ئەو لەشکەرەوە لە شەڕی تەحتیم زۆربیان کورد بوون کە توانین ئۆرشەلیم و قودس بن دەڵێن چەندە ئەمە
ئەی نەدەبووە بەکاری بهێنلانی کەم بۆ کیانەکەی خۆی چەندە لە ئەو بەڵگەنامەی کە ئێستا من نەم خوێندیتەوە باس ئەوەت کردووە یەکەم کوردە و ئەم کوردبوونەی لە پێوە دیار بووە لە دەسەڵاتەکەی ئەمە گرینگە کایلی من هاتووم ئەنی من حەزم لە ڕاشکاویە دایمە حەزم لە شاردنەوەی شر نییە کۆمەڵگەی کوردی من هەندێک قسە هەیە پێم خۆش نییە بەزەیڵەم ئەڵەن سەلاحەدین خزمەکاری عەرەب بووە ئەمە قسەی زۆر ئەمانە وترێ من ئەمانەم ڕێک نووسیوێتەوە ئەم پرسیارە کراوە ئایا وایە ئەڵێن سەلاحەدین خزمەتی عەرەب ئایا وایە تۆ زانی وایە جامەمە وردەوردەم و گواتن سەلاحەدین شەڕی گەورەی لەگەڵ عەرەبا هەیە بەشێکی گەورەی وزەی بۆ شەر نامەی هەیە کە باسی بێ ئەم عەرەبانە لەم ناوچانە چونکە خیانەتەکەن لە سوپاکەم سەلاحەدین هەر ئەسڵەن سوپاکی پەیوەندی بە عەرەبەوە نییە ئەگەر کۆمەڵی کۆچەری هەبوو بێ بە پارە کاریەک بۆ کردوون وەکو بەکرێگیراو ئەجینە عەرەب لە هاوچێشەکان نییە ململانەیەکە لە ناوسپا لە بینی تورک و کوردە بەڵام سەلاحەدین دەوڵەتی کوردی دروست کردوێت و سەلاحەدین هەتا تەمەنێکی گەورەی لە میسر ژیاوە وەکو کارتۆ فەرمانبەری دەوڵەتێکی لەو ڕۆژەوە کە ئەم دەوڵەتە ڕووخاوە ئەم هاتووە خاچی کوردی وەرگرتوتن خۆی مێژووی سەلاحەدین وەرگرتنەوەی خاچی کوردستان بۆ نمونە ئەم هەولێری وەریوە هەوڵێکی زۆریان ناوە لەگەڵ 2 میری کووردا بیسیان مسڵ بگرنەوە بەڵام بە نیم چاگرتنەوە چیان کرد بوون بە وابەستە بەڵام هەولێری گرتەوە بڵینیان بەڵام سەلجۆقەیەکی لێرەدا خۆی چی و بەڕێکەوتن هات وتیتر من ئێمە ژێڕی کێفی تۆ ئەبێم بە وابەستە ئەمە وابەستەی قۆناغی وەرگرتنەوەی خاک چۆنە لەو سەردەمانە خۆی سەر تۆ ناتی وەریگیتەوە کێشێڵێ منیتر وتاری هەینی بە ناوی تۆیە مەسەندرا ئەمە تۆبی بە بەشێکلەوە لە قۆناغی دواترا ئەشیگری شارە زور ئەم شارە زوری کە سەلاحەدین تەمە خۆی هاتۆ تێرە ئەم هەولێرە هاتۆ تێرە چکە بۆ شەڕی موسڵ زۆریان هەوڵڵاو ینی هەوڵڕێکە تیاری ئیسلامی و سەردەما گلەیان لێکردو ئەڵێ تۆ بۆ وزەی دەوڵەتی ئیسلامی سەرفەکەی بۆ گرتنەوەی موسڵ وستێتی موسڵ لە دەستی تورک وەرگرن باشە شارە زوری وەرگرتووە خەلیفەی عەباسی داوای شارە زوری لێ کردووە ئەڵێ قوربان نەک شارە زور هەموو دەوڵەتەکەم میتوێت بەڵام نەیاوەتە بەس ئەمەم بۆ تەواوکەم کە سەلاحەدین دەوڵەتەکەی کوردیە بە سەرچاوە دەوڵەتی کوردیە و بە هەموو هەست و بە ڕۆح بە تۆمار کوردیە بەڵام ئێمە کێشە لە ئێمەی کوردی ئەم سەردەمەین کە هێندە نامۆکراوین لە فەرمان ناتوانین بیبینین بۆ ئێمە لەم سە ساڵە خۆ ئێمە فلیممان لەسەر سەلاحەدین نەگرێت فلیمی عەرەبی سەلاحەدین نەبین فلیمی هۆڵی سەلاحەدین نەبین زۆربەی تا ڕادی ئاسی خوێنەواریش کە لەسەر سەلاحەدین ساکەین ئەو ڕوخسارەیە کە لە مێشمانە دروست کراوە ئەمە بەزانستە یعنی تۆ توانی لە ڕێگەی میدیاوە ڕوخسارێ لە مێشکی من و خۆشم باشە دروزە بێت جا ئێمە کە هێرشەکەی نەسەر سەلاحەدین هێرش ناکەین سەر سەلاحەدینی دروستی مێژووی هێرشەکەی نەسەر ئەو ڕوخسارە درۆینەی کە عەرەب و میدیا دمسی دەم هەوێ ئەو پرسیارە بکەم ئەو ڕوخسارە ڕاستەقینەی سەلاحەدین کە چاو لە مۆڕەخینیان نێژەنووسانی یەهود دەکەی مەسیحیان خاچپەرست دەکەی و تەنانەت عەرەبەکان زۆر بە کەسایەتییان توانن بە جەسووری بە شەجیعی بە شەریفی باسی دەکەن هەموو ئەمانە ڕاستە ئەمەی کە دزراوە یان ئەوەی کە بۆ ئێمەی کورد نواندراوە کام سەلاحەدینەکە هەڵەیە ئێمە ینی هەندێک کۆمنت و شدیەتە بەرچاو مەسەڵێن کاکە سەلاحەدین کوردستانی نەبینەوە بۆچی خەریکی خاچی ئەمە هەیە ئەم پرسیارە باشە تۆ زانی بە تۆمار لە سەردەمی ئیسلاماڵێ خاچی کورد لە ئەرزی ئیسرائیلەوە دەست پێکە سەلاحەدین لەوێەوە هەر ینی کە دەستی پێکردووە بە کە دەوڵەتەکەی دروستکردووە هەر خاچی کورد دەگیرێتەوە ئەزانی سنجاری گرتوتەوە باشە هەولێری گرتوتەوە شارە زوری گرتوتەوە حەلەبی گرتوتەوە باشە شارەکانی ڕۆژاوای کوردستانی هەمووی گرتوتەوە دیمەشقی گرتوتەوە کاکە دیمەشق لە پێش ئیسلامە گردی کوردان نامەی لێ نووسراوە لای دیمەشق و بداخەوە ئێمە چکە نائاشنین بە خۆمان ئاگەمان لێنێ سەلاحەدین خاچی کوردستان و کۆی کارەکەی بۆ ئەو بۆ ئەنجام دەوڵەتەکەی لەسەر بناغەی سۆفیزم داناوە سۆفیزم ڕۆحێکی کوردیە ینی هەچی سۆفی گەرە گەورەکانی سەردەمی عەباسی سوورەوەردی فەیلسوف ناڵم سوورەوەردی سۆفی ئەمانە هەمووی ینی سۆفیزم ڕوانگەی کوردیە بۆ ئیسلام زۆر جوانە دروست کردو باس لەوە دەکەن کە ئەو کەسانە وا گلەیەکەن بەڵام دەتوانانی وەڵامێکی دیکەشەی نازام چەندە لە ئەمەی کە جنابەت کۆ کردوتەوە ئەوە هەیە یان جێ دەبێتەوە ئەمسا دەڵێ هاوا کە فارسەکان لەسەر قاجاریە
بووم بە ئەم دەوڵەتە بە حاڵشناسی خۆیان لەسا کردەوە تورکەکان لەسەر سەرجۆقیە ئەرێ ئەمە کەمکاری خودی کورد نەبووە کە نێتوانین لەسەر دەوڵەتی ئەیوبیە دەوڵەتی سەلاحەدین درێژە بە شۆناسی ئەمڕۆی خۆی بدا ئەو ماتەوەزەی تێدا هەیە دەسەڵاتەکەی سەلاحەدین کە ئێستا ژێمە بیگەڕینەوە بۆ کوردستانەکەی خۆمان یا نەخێ سەرکردەی عەرەبە کالی ئەساینسی سەلاحەدین هەر ناتوانین مقارنەکەی بە قاجار مە بەسم لە مەزنی لە ئاسی جیهانە نیتۆ سەریکە ڤۆڵتێر باشە دانتێر بەداخەوە ناوی ئەو نەناوی فەیلسوفەیە کاچ زۆرن فەیلسوفەکان کامیانم دانەداناوە ئەمە هەر یەکەی کە باسی مرۆڤ دۆستی و مرۆڤیەکە ئەبێ باسی سەلاحەدین کە مەسەڵەن ڤۆڵتێر هێرشەکاتە سەر کڵێسا ئەڵێ ئێوە خەریکن مرۆڤی کریسیانمان لێکن بە مرۆڤی تایبەت بەڵام وەرە سێرکەن ئەم مرۆڤە لە نەتەوەی تر و لە کللتورێکی تری دینیە سەریکە چەند مرۆڤ دۆستانە یعنی هەمویان ئارگومنتی داکۆشیکردن لە مرۆڤ دۆستی سەلاحەدین بەهانەکەیانە باشە یەکێ نیە و دوان نیە و سیان نیە و چوار نییە یعنی تەنانەت فەرەنسیەکان هەوڵیان ناوە ناسنامەی فەرەنسی بۆ دروستکردن بۆ لەبەرەوەی سەلاحەدین هێندە مەزنە ئێمە ئەمە بێگلەی لە خۆمان بکەین گلەی یەکەش چییە ئێمە داگیرراوین لەم سە ساڵە وازانین ئێمە داگیرراوین و تا ئەم ڕۆژە کە من و تۆ قساکەین ئێمە داگیرراوین بۆیە ناتوانین قوڵای سەلاحەدین و مەزنی منەڵم گەورەترین گەوهەری فەرهەنگی کوردی سەلاحەدینە و سەلاحەدین دەیان ئەو هێندەی کۆڕش گەورەیە و سەرچاومان هەیە لەسەری بۆ ئەوەی خۆمانگەینەوە بەڵام فارس خۆی کردەوە بە خاوەنی کۆڕشی گەورە کردووە ئێمە ناتوانین سەلاحەدین پەرتووکێکی دیزینە کوردێک ئێمەیەکی کورد نووسیبێتمان لە ژیانە عەرەب دەیان پەرتووکی لەسەر کەوەی کا بە بەلگێکی عەرەبی لەبەرەکە تورک ئەڵقەی چەندین ملیۆنی لەسەرەکە ئەوە ئێمەین کە کەمتر خەمی نەک سەلاحەدین ئێمە هەتاوەکو ئەمڕۆ لەم لە ئاسی جیهان نەمانتوانێت خوێندنەوەی کوردی باوەسە سەدە دوای کۆچی دوایی سەلاحەدین ئەیوبی لە شاکارە جیهانیەکان ئەدەبیاتی کلاسیکدا بە تایبەتی لە دوو شوێن بۆ نمونە لە کۆمەدی لای دانتە یا دانتێ طبقەیەکیان شوێنێکی تایبەتی بە سەلاحەدین دانەوە ئەو شوێنەی تایبەت کردبووانە کە قاچپەرستن بەڵام شەریفن وەکو ئەفلاتون وەکو سۆقرا وەکو ژۆلیۆ سزار سەلاحەدینی لەو شوێنە داناوە وەلە لای دیکەش و هەر شاعرێکی گەورەی دیکە ئیتالیش هەر بۆ شێوە لە دیکامرۆن باوە باسی دەکات مەبەستمەوەیە دەڵێن ئەم گرنگیدانە بە سەلاحەدین لە نیوە دەبیاتی ڕۆژاوایەکان بە جۆرێک بیانێ و نەبوو بۆ سەر کۆنەکردنی پاشاکانی خۆیان یان نەخێر ئەمە هەر شوێن و جێگەی تایبەتی سەلاحەدین بووە زایگەم زۆر گرنگە ئێمە من متمانم نەگە سەرچاوی ئیسلامی زۆر گرنگن وەختە کۆمەڵێک هەن دۆستی سەلاحەدین شتیان نووسیر بەڵام زۆر گرنگە لە چای دوژمنەکەشەوە لەو کاتەیە کە شەڕ بووە لەگەڵیان شەڕ بووە لەگەڵ خاچ زۆر گرنگە ئەنی تۆ لە چای دوژمنەکەشەوە بیبینی ئەمانەم هەمووی بەکارهێناون سەلاحەدین مۆجیزەیەکی مرۆڤایەتیە مۆجیزەکەش کوردیە مەبەستم چییە؟ یعنی تۆ لەو پەڕی دەسەڵاتە ئەو توانی بەرامبەرەکە و کوژی نایکوژێت بۆ ئەوروپا داسڵەکیون ئەوروپا خۆیان بەهێزە سێرەکرد ئەلەوە خۆ مرۆڤێک هەیە لەسەر و ئەو شتێک هەبوو بیرکردنەوەی ئەوانی چ سەریکە شتێک هەبوو لە ئەوروپا پیان ئەڵێن بە ئەلیزیڵە نایت سوارچاک سوارچاکی وەکو وشەکە نا ئەمە چەندێکی تایبەتی ئەوروپیە ئەو سفەتی شوالی کۆمەڵێکە کۆمەڵە سیفەتی هەیە کە تۆ بێ ئاگای لە هەژار بێ ڕێزی هین بگری کۆمەڵێک کۆدی تایبەتیە کە سەلاحەدینیان بینێ سەرگا کۆدەکانی وانی تێپەڕان و ئەم پیاوە بەرامبەر دوژمنەکەی چەنە لێبوردەیە لەو پەڕی کۆتیشە ئەنجا بەرامبەر ئاینی جیاواز سەرێکن ئەوروپا ڕاستڵەکی هەتا 800 ساڵ زۆربەی وێژەی لەسەر سەلاحەدینێ لە ڕۆژهەڵاتە ئەو هەژارە یعنی لەسەر سەلاحەدین وێژەی ڕۆژهەڵات هەژارە دوای نەمانی دەوڵەتی ئەیوبی شتێکی تۆ لەسەر من نەنووسراوە کەچی سێرەکەی لە ئەوروپا
سەلاحەدین بابەتێکی زوێنی و بەردەوامە ینی ڕۆژێ نییە سەلاحەدین دابڕێ هەتا ئەمڕۆ پێمە قساکەین سەلاحەدین دیبیتە سەلاحەدین تۆزانی تانک زرێپۆش بەنای سەلاحەدین بۆ دویسترایە سە من بنەماڵەی قسەم کرد خۆم لەگەڵیان ینی بۆی بزانی ینی دۆزیم نۆ لۆپەڕی دنیا کە ئیمێڵم بۆ کورد بۆ کوڕەکەی مستیلەیەکی هەیە هی سەردەمی سەلاحەدین باشە کوڕەکە ناوی سەلاحەدینە باشە خەڵکی وایان فەڕەنسی هەڵایان هەیە لە سەردەمی سەلاحەدینەوە من باپیرەگەوریانم هەیە 600 ساڵەوە پێش وێنەی ئاوای گرتووەکو بارۆمانە ئەنتۆن نازانم چێ سەلاحەدین هەموویانە بێ ناوی سەلاحەدین هەڵگرن هەتا ئەمڕۆ کوڕەکە بە منیتی سۆر ئەم نەبێ ئەم ناوی سەلاحەدینم پێوەیە بێ موسیلێشم پێ بێ کە کوڕەکەم گەورە بوو ئەبێ ئەم موستیلە و ناوەی خۆم ئەمە هەتاوەکو ئەمڕۆ ینی کە وێژێ ڕووبی سەیرەکەی سەلاحەدین ینی سنووری مێژووی دەرکردەوە بۆ بە ئەفسانە چۆن توانویت ئەمە پرسیارە ئەم دژ بە یەکۆنە لە شخصەتی سەلاحەدینە لە ژیانە دەیبینین بۆ نمونە کاتێک کە ئۆرشەلیم دەگات ئۆرشەلیم لەگەڵ ئەو پاشاگە و ژەباڵین ئیبلین ئەگەر هەڵە نەبڕناوەکەی دەکەوێتە وتوێژ دەکا هاوکات کە جەنگاوەرێکی بەهێزە بەڵام ئامادەیە بۆ وتوێژ ئەو دەڵێ چۆن چۆن لەگەڵ ماوتوێ دەڵێ زیێڕۆح ناکوژێت دەڵێ ئاخر ئێمە کە کاتی دەسەڵاتمانگە مسلمانمان کوشت دەڵێ من ئەو پیاوە نیم سەلاحەدینم ئەم دژ بە یەکبوونە چەندە توانێتی لەسەر شخصیەتی سەلاحەدین بگاتە ئەم شخصیەتەکە ڕۆژاوایەکان لە فیلم لە ئەدەبیات ئاوە باسی خۆی باش پێڵام بۆ کوتم سەلاحەدین خۆی ڕاستێکی مێژوویە بەڵام هێندە کاریگەری کردووە لەسەر ئەوروپا بەشێکی بۆ بە ئەفسانەتیە بەڵام بۆ نمونە کابرا هێنای ئیڕۆ مێژوونووسێکی سەردەمی سەلاحەدینە تۆ شارێکی کوردی بگیرێ دژمنەکە بیگرێ باشە حالە و دەقا لەسەری بنووس ئەڵێ سەلاحەدین بینیم کۆمەڵە ژن چون بۆ لای بە گریانەوە ئەڵێ کە گریا لەگەڵیان باشە لەگەڵ ژنی دژمنەکەت بگری ئەمە ئەو ڕۆحە سۆفیە کوورد جا ئەمە ئەوروپای ڕاستلەکان و کەنیزی بردن کە بەشێک وە لە شەڕەکان جا ئەمە من پەرتوشێکی نوێن بەدەسەر پەرتوشێ بە لیزی لە تاوابوونایە ئەمە ڕۆحێکی زاگرۆزیە لە سەرەتای شارستانیەتەوە هەندێ لەم شتانە لە شعرەکانی پیشالیارە بینی ئەمە ئەم فەلسەفەش زاگرۆسیە بێ ئەمە خۆمانی پێ بدانسەینەوە سەڵام ڕەوشت بەرزیە ئەمە لە ڕیشەی لە ئەمەی کە زەین چیە لە ڕووی دینی شۆ ئێمە دنیا بێکاکان نابینی ئێمە پیرشالیار کاتێکاڵێ بەفرێوەوارەوە فرورێن ئەڵێ بەفرێباری و بەفرە توێنێتەوە مریشەکە ڕەشە هێلکەکەی سپیە ئێمە ئەو مریشک و هێلکە سپیا مریشەکە ڕەش هێلکەی سپێ یەک تەواوەکەن هەنی ئێمە بێکاگانە خۆی لە ئەسڵا پێمان وایە ئەو دوو هێزە تەواوکەری یەکەن جا ئەمە لە سەردەمی سۆمەریا بینی لە فەلسەفەی سوورەوەردی فەیلسوف لە قسەکانی فەلسەفەی سوورەوەردی تاریک و ڕۆشنایی هەمان ئەقلێتی زاگرۆسیە ئەمە ئەم ئەقلێتە زاگرۆسیە لە هەوس و کەوتمانە ئەم ڕۆماوە هەرچەنە خەریکە نامۆ بینجا سەلاحەدین نوێنەرایەتی کوردبوونەکە و با پێ بڵم لە شەڕی داعشە ئەوەی کە سەرنجی ئەوروپای ڕایشاچی بوو لێبوردەی ئاینی باشە یعنی یەکێک لە خاڵەتە ئینەکان لێبوردەی ئاینی بوو ڕۆلیژن هەموو ئەوانەی کە لەسەر کە ئەوروپا باسییانەکرد لە سەدەی لەم 15 ساڵا لەسەر کورد هەمووی ئەوەیە ئەوروپا پێی هێنن لەسەر سەلاحەدین ژنەکانیان خاوەنی خانەقا بوون خاوەنی دەسەڵات بوون وە لە سپاکەی ژیا هەبوو لە سوپای سەلاحەدینە وەکو تۆمان نا بەڵام هی شاژنی ئەیوبیمانێ حکومڕان بوو ئەمە شەجەرۆڵدار ناوی وەکو سوپانە وەکو بەسەن شاژنی حەلەب شاژن حکمی کردو 6 ساڵ و دەسەڵاتی ئاینی بەهێزیان هەبووە ینی کەساتی ئاینی ژنیان هەبووە و خاوەن خانەقایەکی زۆر بوون ینی بێسە لە وڵاتی کامڕۆ پێڵەن سووریاوەمانێتە بنەمە بەشی زۆریهی کووردە خانەقاوشتی ژنەکان بەجێماوانی لە هەندێک حاڵەتە یەک لە سەرسی دەستگا ئاینیەکان بەدە ژنی ئەیوبیەوە بوو مامۆستا لەو خاڵانە کە گرینگەوە بۆ منیش گرینگە ناسیۆنالیزمی عەرەب بەشێکی خەریکن لەسەر سەلاحەدین و میراتەکەی خۆیان نەسا کردوتەوە بوو نمونەوە جەمال عەبدولناسیر میسر دەڵێن سەلاحەدینی سانی فیلمیان لەسەر دروست کرد یوسف شاهین ئەمە فیلمی لەسەر دروست کردووە دەمەوێت بپرسم بە عەرەبی کراوە یان دزراوە یان چۆناوچوونە ئەم میراتە لە ئێمە دزراوە ئایا بێدەوڵەتی بوونی ئێمەیە یان نەخێر کاریگەری ڕاهەندێکی ناسیۆنالیزمی ئەمڕۆیی کە دەیەوێت سەلاحەدینی سەدەی 12 وەک ئەو بیر بکاتەوە من ئەم پەرتوگەمە زانین چۆنی کردم بە دوو بەشەوە بەشی یەکەم بۆ سەلاحەدین ناناسین
هەمووی ئەخەمە ڕوو چۆن عەرب ئەگەر لە سەلاحەدین نەبوو چکە پاشای خۆیان نەبووە ئاگیان لێی نەبووە بەداگیرکەر ژیان نزانیوە نە هەر بیریان نەبووە چکە عەرب نەتەوەیەکی وشار نییە لە ڕووی فەرهەنگی باشە لە وێژەی عەرەبیە سەلاحەدین کە تەواو بووە لە وێژەی کوردیا هەیە مەسەنەن شەرەفخانی بەتلیسی بیاخود ناوی چییە تەنانەت شاعری هەجووەکەمان شێخ ڕەزا مەسەنمانە وە چەندین شێری کلاسیکی هەیە باسیەکە کەچی عەرب باسی ناکرد عەرب دابڕاوچکەی پاشای خۆی نیە پەیوەندی بۆ نیە ئەمە لە سەدەی بیستەمە کریسیانەکانی عەرب هێنانە ئاراو بۆ کەمینەیەک لە ناو زۆرینەیەکی موسڵمانە هاتن کارێکتەری لە ڕێگای پەرتوشی ئینگلیزی ئەوروپیەوە ئەمان بەوەی کە کڵێساوە شارەزای زمانی ئەوروپی ئەمانە وردە سەلاحەدینێکیان هێنا چی ئەبێت چی بێت نابێ باسی دینکە هاتن سەلاحەدینێکی ناسیۆنالیستی عەرەبیان دروستیان کرد هەرێک من بەشێکی گەورەم بە بەڵگە پێ دەڵم سێریکە چۆن سەلاحەدین دروست کراوە نێم سەلاحەدینە بۆیە عەرەبەکان جێت عەرەبەکان عەرەب نەیکرد لە ڕاستیە کەمینەی کریسیان کردیان بەڵێ و ناسیۆنالیزمی عەرەب کریسیان سەرکردایەتێنە ئەم سەلاحەدینەی کە ئێمەژەی ناسین ئەو بەرهەمەیە من لە پردوگا بە ڕوونی و بە درێژی ئەم بابەتە باسەکەم جا ئەمانە هێنانە ئاراوە جینە سەلاحەدین ڕۆژە نەوەژان نەیتو عەرەب باشە بنە ماڵەکەی کەوتراوە عەرەبوتوانگاکە نەخێرەمە عەرەبنی نەمە کوردین و ئەوەین یعنی تۆزانی لەم دەرەچم لە بابەتەکە بنەم یەکێ لە بنەماڵەکەیان هەوڵیاوە خلافەت دروستکە خلافەتی تایبەت بەخۆیان باشە تۆزانی ئالەم هەولێرەوە شەش شاعریان بردووە باشە بۆ ئەوێ گۆرانی بێژیان لە هەولێرەوە بردووە تەنانەت بەرەی دۆ موسێمیان لە یەمەن کە نامرێ وەسیەتەکە لای شێخێکی هەولێری مەکە ئەوە پابەندی فەرهەنگی خۆیان بوون لێرەوە قازیکی شافعیان لە هەولێرەوە بردووە بۆ میسر کردوانە بە قازی گەورەی مصر تەنانەت کاچێتە سووریا سەلاحەدین یەکەم شت سەردانی شارە زوریەکە قازی گەورەی شام یەکسەر خۆیشێتە ماڵی بۆ گەورەکردنی ئەم پێگەی ئەم قازیە کووردە ئەیکا بە قازی شام ئەمێ سەلاحەدین ینی کوردی بردە ئاستێکی جیهانی ینی کوردی لە مەسەن تۆ سێرەکەی لە هەندستانەوە سەلاحەدین ینی ئەم دەوڵەتە لە ڕووی ئابووری ینی ئابووریەکی جیهانی دروست کردووە بەڵام سەیری قەڵاکانیان کرد لە ئوردن قەڵایان هێن باشە لە ئیسرائیلی ئەمڕۆ قەڵانێنی لە ماوەیەکی کەمە ئەم دەوڵەتە ئیمپراتۆریەتێکی چۆنی دروست کرد تۆرە ئەم ئیمپراتۆریەتە هەبێ ئەمڕۆ کورد زۆر بە سادەیی قسەی لەسەرەکە ئەم پەرتووکە ئەمانە هێنێتەوە ئارە ئەم دەوڵەتە کوردیە ڕۆحێکی کوردیە بەڵام لیان بەڵازیزان لە خزمەتیەوەدام لە درێژەی بەرنامەکەم گفتوگویی گەرمە دڵنیایەوە ڕاوێژکردن و قسەکردنێک لە مامۆستا سۆران حەمەڕەش کە کارەکەیان بڵێم ماندووبوونەکەی لەسەر ئەم بابەتانەیە دڵنیا میوەش بە دڵدان دەبێ دەم هەیە ئەمە بپرسی مامۆستا لەسەر کەسایەتی سەلاحەدین ئەیوبی دەڵێن ئەوەندەوە بڵێن ڕەوشت بەرز بووە شەریف بووە جەنگاوەر بووە بەڵام ئەوەندەوە هەڵسکۆتێکی نیان و نەرمونیانی هەبووە لەگەڵ مەسیحیەت لەگەڵ تەنانەت یەهودیەت بەڵام هێندە ڕەخنەگەری لە نێو ئاین ئیسلام بۆ نمونە شیعە جۆری دیکە باسی دەکەن کە گوایە لیانی کوشتووە گوایە وەلایانی ناوە گوایە کتێبخانەیانی سووتاندووە گوایە فاتمیەکان بە حەڵە میسرە ئەم ناکوچیە هەبوو یان نەخێت دواتر دروست کراوە هەست دەکەم دروست کرابێت بە دژی کوردبوونەکەی زیاتر چۆن لێم کتێوە باست کردووە وەڵای کاگەلی پێم خۆشە سیارانگەی چکە هەمووی من تەمەنەمانە گوێ لێ بۆ لە کۆمەڵگەی کوردی هەمووی داناوەتەوە ئایا هەروەکو پرسیار دایانم ئایا کتێبخانەکەی سووتانوە ئایا دەستی لە نێو بانک بروبانگی محەممەدی لەڵان ئایا ڕەشە کوژی هینەکانی کردووە فاتمەکان تۆ زانی هیچ سەرکردەیە لە مێژووە ئاوا مامەڵی لەگەڵ دوژمنانێک سەلاحەدین لەگەڵ فاتمەکان
یەک کەسیانی نەکوشتووە ڕواگەیت دەڵێن چۆن کە لەگەڵ مەسیحەت خاچپەرست باشەوەینێ پزیشکەکەی خۆی نردبوونەوە بۆ لای ڕیچارد شێردڵ بەڵام لەگەڵ شێعوانە بووە ئەمە من دەمهێ لەسەر ئەمە زۆر گرنگە سەریکە با من دوو نمونە بۆ بێنمەوە لینین کە بە مرۆڤ دۆست باسەکرێ باشە کە قەیسەریان گرت لە ساڵی 1970 یەکسەر خۆی و مناڵەکانیان کوشت ئەمە لە سەدەی 20ەمە باشە ئەمە کێکی ئەمە پێشڕەوی زودنەوەی بوو کە خۆی بە مرۆڤ دۆست دازنێ ئەلم وڵاتی لە بەغا لە عێراقا کە بنەماڵی پاشاییان گر هەمویان بە مناڵ و گەوریان هەمووی کوشتن سەلاحەدین یەک زەلامیانی نەکوشت باش یەک زەلام ئەمە هین نا ئەمە تۆماری ڕوون چی کرد 800 ساڵ لەمەوە بەرسەینی ئەو مرۆڤ دۆست مامەڵە مرۆڤ دۆستان وتی ژن بەجیا پیا و بەجیا لە کۆشی تایبەتیش دایناون خزمەتیش کراون تا لە ژیان نابوون بەڵام بۆیان نەبووە وەچە بخەنەوە ئەمە تۆ بە پێوەری 800 ساڵەمەوە پێش ئەو پەڕی یعنی باڵایی مرۆڤە ئەو پەڕی بەزەی ئەو ئەیتوانی یان کوژە هیچ کێشەی سەردەست بۆ بەرحەڵ وە لە ژێر باڵیە شەڕی شیعە و سونە دروست نەبوو چکە ڕێزی ئەگرتن یعنی ئەو نەبوو بڵێ وەڵا با فاتمی بکوژین یان ئەمەیەنی سەلاحەدین نمونەیەکە بە پێچەوانەوە دەوڵەتەکەی لا بردووە بێ هیچ خوێن ڕشتنێک بەرامبەر ینی خوێن ڕشتنی شەڕ هەیە بەڵام نەک بەرامبەر خەڵک ینی شەڕی شیعە و سونە دروست نەبووە لە ژێر باڵی ئەمە زۆر گرنگە ینی کەواتە ئەمانە هەمووی بە هەڵا هاتووە ئەنج کتێبخانەکە یەک بەڵگەمان نییە سەلاحەدین ئەسڵەن ئەمانە بنەماڵی خوێنەوە بەشێکی گەورەم داناوە بڕۆ بەڵگەنامەکانی دەپەرتوەکای بینی کە سەلاحەدین ئەهلی کتێب سوتانن نەبوو کۆمەڵە کتێبی تایبەتی کەمینەیەکی کەم کە زۆر هەندێک دیبیتی لەسەر بووە ئەوانە فەوتێنراون بەس سوتانن سەیرە کەس باسی سوانی پێش سەلاحەدین ناکە گرد هەیە بە گردی کتێبە سوتاوەکان باشە باسم کردو پێش سەلاحەدینە کەس باسی ئەو ناکە لە مێژوە چکە بابەتی سیاسی خەڵکانێکن هێرشەکەنە سەر سەلاحەدین سەلاحەدین دوژمنی زۆر بە کورد خۆشیەوە با بۆ باس کرد سەریکە شەڕ هەیە لە بینی ئەلمانی و ئیسلامی کووردا ئەم شەڕە هەموو شتێکی پێ سووتێنراوە بەداخەوە نە ئیسلامی نە ئەلمانی کوردی نایەنەوێت سەلاحەدین ینی ئەوەی خەریکی دیبیت و شەڕی خۆیانن سەلاحەدین ناشین کراوە لەو دیبیتە شیعی عەرەب کێشەیە سونە ئێوە بەرگێکی درۆی سنی بۆ دروستکە ئەو بەرگە دروینە چییە بۆ ئێوە خزمەتی ئەجەندەی خۆی پێ بکات سەلاحەدین لەوارەوە دەڵێن چی مەسەن ئێستا پەرتوچێ هەیە کابرا هەیە من بە نمونەیە ناومەتۆ لە بەرگە نای عەزامە عەزام بە ئەنگلیزی کتێبێکی نووسیوە ئەخرەمەیە ئەمانە من بەسەر چاوە هاتووە ئێوێ بڵێ سەلاحەدین هەموو هینێکی هەر سونیگەری کە لە شەرتە سۆفیگەریە سەلاحەدین دەرەوەی شەرع ئێوێ چی بکە خبووی چیرۆکەکە پێ بڵێ هەتا ساڵی نەوەکان سەلاحەدین عەرەبە لە وێژەی عەرەبیە باشە لە نەوەکانە کۆمەڵگەی عەرەبی بوو بە کۆمەڵگەیەکی دینی زیاتر لە جاران ئەلمانێتی بەجێ هێشت ئێستا سەلاحەدین لە ئەڵقەی عەرەبیا و لە کتێبی عەرەبیا قایدی ئومەی سونیە کەواتە ئەمە سەلاحەدین نییە ئەم خاڵە زۆر من کاک عەلی ئێمە ئەم سەلاحەدین کە بازەکەی سەلاحەدین خۆی نییە بەڵکو خوێندنەوەی عەرەبی ئەمڕۆیە کە خۆیە گۆڕەیە سەلاحەدین لە عەرەبەوە کا بە سونی جا بۆیە ئێمە بێ ڕەخنەگرانە سێرکەین ئێمە بێ خوێندنەوەی خۆمان بێم ئەوان خەریکی ئەجەندەی خۆیان لەسەر کەسایەتیشی ئێمە زۆر گرنگ ئێمە خۆمان دەڵێن کە کاتمان تەواوە پرسیاری دیکەشم ما بێت هەر لەو باسە کە هەموو هەوڵێک ئەدرێت کە سەلاحەدین بکەن بە خۆیان ئیلا کوردەگە نەبێت عەرەب ناسیۆنالیزمی خۆی پێسا کردەوە مەسیحی هەیە دەڵێ سەلاحەدین لە کاتی مردنیژە خوسڵی تەعمید دراوە ئەنێ بەو ڕێوەڕسمی خاچپەرستیە ئێستاکە مامۆستا ئەوە بەشی کە باسمان کرد دەم هەوێ بپرسم لە مامۆستا سۆرا هەمەڕۆژ کورد چوو نەتوانێت ئەمەی خۆی بە خاوەن کات حتممە نەبێت دەوڵەتێکی هەبێت بتوانێت زیاتر لە ساری وەشان بکات و کار بکات بۆ لە نیو کتێبی خوێندنەکانی ئێمە خوێندنگاکانی ئێمە کە باسیژی کراوە بەس لایەنە ئیسلامی و عەرەبیەکەی پێم وابێ زیاتر باس کراوە چ بکرێت کە سەلاحەدین و ئەو تانسیلۆماتە وەزەوا هەیەتی بخرێت بگەڕێنرێتەوە کورد و کوردستان و ئەو بیرکردنەوە ببوورە شعری کورد هەیە دەڵێ ئەسپەگەی سەلاحەدین لە ڕۆی هەڵ نایە بگەڕێتەوە بۆ کوردستان چەندە ئەمە هەڵەیە و ئێمە دەبێ ئەو هەڵە چارەسەر هەرچی مێژوو بە ینی خەڵک وازانێ مێژۆڵە من ئەم نانە ئەمڕۆ لەخواانە ئەمە لە کووردا زۆر باوە مێژوو وا کار ناکە ینی کابراایك هەیە کە تۆ ئەوەی کۆنتترۆلی ڕابردووەکە ئەمڕۆی بەدەسن مێژوو بۆ ئەوە نییە کە مێژوو بۆ ئەوەیە کە هەنگاوی وشیارانە بەرەو داهاتوو بێت یا زۆر گرنگە لە ناسنامەی کوردیا سەلاحەدین
بوونێکی گرنگی هەیە بەڵام ئێمە تا ئێستا لە خوێندنە سەلاحەدین بە دەوڵەمی نەخوێنە مناڵێک نازانێت سەلاحەدین چیە لە فلیمەوەی ناسێ ئەگەر لە مناڵی پێ بخوێندێ دوایی دیبەی دروزە بێ ئێمە دیبەیتێکی پوڵمان لەسەر سەلاحەدین نەکەوە ئەزانین دیبەی چۆن دروست بوو 2 ساڵەوە پێش ساڵە بوو یا 2 ساڵەوە پێش بوو کابراژی میسری زۆر بەڵێ ئاسێکی نزم چکە خەڵکی ئەکادیمی قسەوا ناکە ئەڵێ نەفرێت لێکراوترین کەسایەتی لە مێژە ئەخرەمەکەی قسەی پیاوی ئەکادیمی ئەوە قسەی بازاڕیە ئەویش چی بوو شەڕی ئەلمانی و ئیسلامی مسری لەسەر شانی سەلاحەدین کرد چکە ئەلمانیەکان دژی سەلاحەدین لە میسر ئیسلامیەکانیش پشتێگرین هیچیشان سەلاحەدین ناخۆش نایها خەریکی دیبەیتی خۆیانن کورد هات لەسەر ئەمە قسەی کرد نەک لەسەر سەلاحەدین وەدیسان دابەش بۆ کرد ئاخر دابەش بوو بە ئەجەندەی خۆی نا لەژێر باڵی ئەجەندێکی عەرەبیە ئێمە بێ خۆمان دیبەیکەین ئێمە شەر نییە هاوڕابین لەسەر سەلاحەدین بەڵام با دیبەیتێکی دەوڵەمەنی کوڵ بکەین لە دەرەوەی قسەی نزمە لە دەرەوەی ئەمە باشە وەکرا جارێ بابزانین سەلاحەدین چێ بابزانین ئەم دەوڵەتی چییە ئەبێ ینی دیبەیتێکی دەوڵەمەند دروست بێ کە ئاوا ینی سەلاحەدین بوو بە بابەتێکی هەمیشەیی گرنگ ئەو وەختە ئەبێ بە بەشێ لە ناسنامە بەڵام ئێمە بەڕاستی ینی مرۆڤ غەمبارە بێ زۆرجە کە ئەبینێت گەورەترین سەرکردە لە ئاسی جیهان نەک ئەگەر کوردیش لێ گەورەتی مرۆدۆڤ لە ئاسی جیهانە کە چی دیبەیتێکی دەوڵەمەین لەسەر ناکەین یعنی سەیری کۆمنت کە لەسەر ژێر بابەتەکان ناسەر ینی بەزەین بە کۆمەڵگەی کوردی هاتەوە کە یا پیا هەڵێن یا دژی ینی لەوە زیاتر بەڕاستی ئێمە ینی قەرزاری ئەم پیاوین کە ینی من بۆ ێزانی لە ئەم کتێبە نووسە هەستێکی نادادوەری کە بەرامبەرم ئەم مرۆڤە گەورە هەردوولایەنی هەم زۆر زۆر سپاس مامۆستا سۆران حەمەدڕەشی وادارم بەردەوام بیت و ئەو کەسانەی وا بەدوایەوە دەگەڕن کە بەدەل لە وەهمی مێژوو نەخێ مێژوو وەکو بنەچەیەک سیر بکەن بۆ ساغکردنەوەی خۆمان لە ئەمڕۆ زۆر سپاس بۆ ماندووبوونەکەت هیوادارم لە بەرهەمی دیکەش هەراوە دڵخۆش بن کە بەشی لەو مێژومانەوە دزراوە و ماندووش نەبی دەستی خۆش زۆر سپاس.